ئێستا باسی ئەو بابەتەکەم کە ئاماژەم پێکرد زۆر جار ئەو کەسانەی کە ئەزمونێکی دوور و درێژیان هەبووە لە کار و پیشەیەکدا و خزمەتێکی دوور و درێژیان کردووە بە دەوڵەت بە میلەت بە خەڵکەکەی خۆیان بە نیشتیمانەکەیان دوجار لە تەمەنێکدا ئیدی ئەبنە کەسانێکی خاوەن ئەزمون و بەهرەمەند بەڵام ئیدی و خزمەتی کردویانە پێویستی بۆیە کە هەر یەک لە ئێمە ڕێزی لێ بگرێت ئەمە پێیانەوترێت خانەنشین یاخود ئەو کەسانەی کە بە ئەزمونن و پڕبوون لە پیشێک و خزمەتێکیان لە ڕابردوودا کردووە لە هەموو دنیاش ڕێزێکی زۆر تایبەتیان لێگیرێەوە شوێنی تایبەتیان بۆ دابی نەکرێت یاخود دواتر سوود لە بەهرە و تواناکانی ئەوان وەرەگیرێت سوود لەو بیر و بۆچوونانەی ئەوان وەرەگیرێت کە بە شێوەیەکی فراوان تێروپەڕ ئەوان لەو پیشەیە خود لەو کارەدا تیا قاڵبوونەتەوە لە هەولێریش بە هەمان شێوە سنتەرێکەیە پێوترە سنتەری خانەنشینانی هەولێر کە لە ناو باغی شاردایە ئەم سنتەرە بۆ دیداری خانەنشینانی هەولێرە ڕۆژانە کۆ بنەوە جیا لە گفتوگۆ و باس و خواسی ڕۆژانە چەندین بابەتی دیکە هەیە کە باسیەکەن کاتەکانیان بە شێوازی جۆرا و جۆر بەڕێیەکەن ئەمە میوانداری بەڕێز محسینمان کردووە محسین محەممەد کە سەرۆکی سنتەری خانەنشینانی هەولێرە بەڕێز محسین بەخێر هاتی و بەیانێکی باش بۆ ئێوە باش زۆر سپاس زۆر سپاس ئەگەر بۆمان باسکەی سنتەری خانەنشینی هەولێر کەی دامەزراوە مێژوەکەی چۆنە و ئامانجیشتان چیە لەو سنتەرە پێشەکی سوپاسی کەناری 24 دەکەم بەڕاستی ئەوە چەندەمین جارەوە گرنگجێکی تاوا دەداتن بە چینی خانەنشینان و سنتەرەکەمان سنتەرەکەمان لە ساڵی 2008 دامەزراوە مەجموعەیەک برێنە خانەنیش بەڕاستی شوێنی دانیشتن و ئەومان نەبوو سەردانی پارێزگاری ئەو وەختیان کرد کاک نەوزاد هادی بۆ ئەوەی کە شوێنێکمان بۆ ببینەوە ڕاستی دراستەی چاچیان کرد شوێنێکیان دیتەوە کە بەڕاستی شایستەی خانەنشینانە لەبەرەوەی کە ناوەندی شاری هەولێر و هەموو هاتوویەکانی ئەو سیارانی کە بۆ هاتووە دەست دەدەن هەموو لێنەوێندەرێ بە خۆ دەزانی ئێمە هەمومان تەمەنمان گەورەیە و نەخۆشی مزمینەمان هەیە و هەموو چۆچی تەواو نییە ئەگەر شوێنێکی دوور باە ڕاستی مشینە زۆر لەوانە نەدەگەشتێن دەرێ بەڵام ئێستا هەر دێتە خوارێ لە پاسەکەی یان لەو ساری کە دەهینی بە 5-6 خوڵەکە دەگاتە ناو سنتەرەکەمان و ڕۆژانە چەندین خانەنشین هەیە کە سەردانی سنتەرەکەمان دەکەن لە بەیانی ئەمە هەفتنی دەکەینەوە تاکو ئێوارە بانگ دەدا سنتەرەکەمان کراوەیە باشە بەیانیان چۆن دەست پێەکەن چ کاتێک زیاتر وردەوردە ئەو کەسە بە ئەزمون و بە تەمەنانە دێنەوێ وڵاهی بەداخەوە بەیانیان هەندێکمان هەیە دەوری ساعت 6 دێتە دەرەوە بۆ بەداخەوە دەزان لە برێن بەداخەوە دیارە مشکلێکی هەیە فەلابوو لە ماڵەوە کەسی نمایە بەتەنایە ئەو شەوە دوور و درێژە بەهر بەتەنەیە و زلوێ لە خوای ڕۆژەکە ببیتەوە زوو بێتێ بەڵام ئەمە لەبەرەوە بەیانیان زوو ساعت 6 کرێکارمان هەیە پاکش دەکەنەوە خاوێن دەکەنەوە ئەوزار لەبەر ئەوە هەتا ساعت 7 ناکەین وڵات زاریش دەبینین کە ڕاوەستاینە زۆرن دەکانێ دەکەن و لە هەفتو چارێک دەکانێ دەکەنەوە کە دێنە ژۆرێ ڕۆژنامەمانە بۆیاندانایە هەر کەسە لێ ڕۆژنامەی خۆی هەڵدەگریتن ئەوان ئێستش ڕۆژنامە خوێنەوە بەێ ئێستا لە بەرچکو ئەو چینەی کات و دەبینی لێوێندەرێ هەمووی ڕۆشنبیر و هەمووی ساحب ئەزمونە بەڵام تەمەنەکەەوەی کردیەوە کە بە حکم عمرەکەی و تەمەنەکەی کە خانەنشین کراوە ئەگەر ئەو ڕۆژی کە ڕۆژنامە تاخیربی بەڕاستی زۆر دێنە گژمان ینی وەکو برەی پیان ناخۆشە چاوەڕێمەستا لەگەڵەوەشا زۆر خۆشە تۆ بەیانیان بە تەندروستێکی باشە یا خودت هەر چێژ لەو بەیانە زۆر ببینی هەوایەکی پاک کاژمێر 6 هەستی و لە ناو باخێکا دانیشی ڕۆژنامە بخۆینەوە ئەوە من ئەڵێم حەیف کە گەنجەکان چێژی ئەوە ناکەن چونکە ئەوە نەکەشێکی خۆشە جاوا مامسا من و تۆ بینەرانیش ببینین ئێستا لە ناو باخی شار چی دەگوزارێت کە هاوکارمان شەیما بایز لەوێ ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت و ئەویش دیمەنێکی بێمان پیشانایەت بزانین ئەکی لێ چۆن هاتوون شەیما سڵاو لەبێ پێمان بڵێ ئەگەر تۆ ئامادە بیت لە ناو باخی شاردا ئێستا خانەنشینان ڕۆیان تێ کردووە کە شەکەی چۆنە هاتوونەتەوێ بە چیوە سەرقاڵن
حاجە سلااوتێ بێت بیانی تۆش باش بێت طبعاان کە دێتە ناو باغی شار حەز بۆ دەکەی لە کەشهوایەکی زۆر تەندروستدای بینینی دیمەنیە و کەسانێک کە لە سنتەری باغی شار ئەندامن دەمەوێت بەشەکان نیشام دەمێک لەو بەشانە بەشی وەرزشکردنە کە وەکو خزمەت گوزاریەک بۆ خاننشینانی شاری هەولێر کراوەتەوە گەر بیبین دە دیمەنەکانەوە دەبینیت کۆمەڵێک لە خانەنشینان لێرە لە بەیانەیەکی زوو وەرزش دەکەم بۆ چالاکبوونی جستیان لێرە وەرزشی جۆرا جۆریان بۆ ئامادەکراوە بۆی کە وەرزش بکەن بەشەکانی تر کە خزمەت گوزاریان بۆ ئامادەکراوە بۆ نمونەکردنەوەی پەرتوخانەیە هاژەیانی کە بیت بۆ باغی شار هەست بۆ دەکەیت تەمەنێک دەگەڕێتە دواوە لەبەرەوەی کەسانێکی پڕ ئەزمون و پڕ شارەزا بە بینینی دیمەنی خوێندنەوەی ڕۆژنامە لە نێو سنتەری باغی شاردا ڕەنگە ئێستا کەمێک زوو بێت وردە وردە ئەندامانی سنتەری باغی شار یان خانشینانی شاری هەولێر دێن بۆ ئەم باغی شارە لێرە ڕۆژنامە دەخوێندنەوە یاری دۆمینە دەکەن لێرە کەسە بە ئەزمونونەکان ڕاوبۆچون لەگەڵ یەکتر ئاڵوگۆڕ دەکەن وەک دەبینی بینینی دیمەنی خوێنی ڕۆژنامە لە بەیانێکدا ڕەنگە بتگەڕێنەوە بۆ چەندین ساڵ بەر لە ئێستا لێرە مامۆستا عومەر فەرهادی وەردەگرم یەکێکە لەوە کەسانێکە لە تەمەنێکەوە سەردانی ئەم باغە دەکات مامۆستا سڵاو دەبێت بزانم بەیانی کە دێت ئێرە یەکەم شتی بێتکرێکیت یەکەم شت کە دێم زۆر زار بەر لەوەی دەرگای ئێرش بکرێتەوە من لە بەردەرگاوەستاوم هەروەکو بۆ پێکەنین و قسە خۆشی دەڵێ من ڕقەمێک دێمە ژوورەوە یەکەم کەس دێمە ژوورەوە یەکەم کەس دێمە ژوورەوە لێرە کە دادێنیشن ئێمە شوێنی کۆبوونەوەی ئێمەیە من بەخۆم بەش بە حاڵی خۆم شوێنێکی ترم نییە کاتی لێ بەسەر بۆ مام ئێرە نەبێ باخچێکی گەورە باغێکی گەورەی خۆش دێرین کۆن هەرچەندە ئەو باغە ساڵی 1937 دامەزراوە بە ناوی باغی شار یەک ساڵ لە من بەتەمەترە من لە دایک بوو ساڵی 1938 لە هەولێر بەڵام وەکو هاوتەمەنی خۆمی دەزانم وەکو ماڵی دووەمی خۆمی دەزانم ئەو شوێنە نەبی شوێنێشتر نییە من کاتی لێ بەسەر ببەم بەڕاستی لەبەر ئەوە بەڕاستی دەستخۆشی لەو بەرپرسانە دەکەم ئەوەی کە یارمەتی ئێرە دەدەن چەند دەستگایەکی تایبەتی یارمەتی ئێرە دەدەن وەکو مانجی سووری عێراقی بەشی هەولێر لقی هەولێر هەروە دەستگای کۆمپانیای کاری شێخباز پارێزگار ئەوان چەند خێرخوازی ئەوانش هەن کە یارمەتی ئێریاندا و هەندە بینای تازیان لێکلۆتەوە کۆ کتێبخانەیە و جێگای نوێشکردن و ئەو هینانە شوێنێکە بەڕاستی زۆر زار من هەر بۆ وەکو بڵێن بۆ نوکتەش دەڵێن چلێ هامی سگەر سەیری بکەی واتە دەگەی ناوەڕاستی زستانە بەفرباری و هەمووی سەری سپیە هەمووی بەتەمەنە هەمووی پیرەمێردا هەمووی ڕۆژگارێک بەیەکەوە لە وەزیفە لە کاری حکومی دەستگایەک لە شوێنە کارمان کردو بەیەکەوە زۆربەی یەکتر دەناسین هاوتەمەنین باوەڕ ناکەم لە تەمەنی 50 ساڵی کەمتر لێرە هەبێ هەمووی ب 50 60 70 تا 90 تیشمان تێدا هەیە جێگایەکی خۆشە ئەخۆ هەر بەردەوام بمێنێ بۆمان و بۆ ئەوەی کاتی خۆمانی لێ بەسەر بووی سامەر دەمێت مامۆستایەک تیژ بدوێنم سڵاوت لێبێت بزانم سنتەری باغی شار تا چەند بۆتە شوێنێک بۆ ئێوە کە ڕۆژانە بێن سەردانی دەکەن وەتەنەکە یەک لە وەتەنەکانی هەولێرێکە وەتەنێکی خۆشە ئەگە ئێرەن بی ئەمە مردینە ئەمە زۆر دەستخۆشی لە سەرپەرشتیکاری باغی شار دەکەم محافزی دەکەم هەموویان دەکەم شێخبازی دەکەم زۆر 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 ڕێعای ئێرە دەکەن ئێرە مەفتەنەکە لە بۆ خەرچی کوردستان ئەوە بەس عومەر فەرهادی هەیە غەڵەتی کرد ئەوی یەکەم ڕقەمی دەهینتە ژۆرێ باشیوی نەکرد ئەیش مامۆستای یونسا عومەر فەرهادی ڕقەم دیوە کارژێری ئێرەیە بەڕێوەبەری ئێرە ئەو لەوێ دانیش کاری خۆی دەکا من وەکو نەفەر وەکو ئەندام یەکەم کەسم دێمە ژوورەوە ڕقەم یەک مامۆستا عومەر فەرهادی هاژە دەڵێت من ژمارەیەکم کە لە سنتەری باغی شار بەیانیان دێمە ژوورەوە هەڵبەتە هەر کاتێک کە دێنە ژوورەوەن کۆمەڵێک ڕۆژنامەیان بۆ دانراوە لەگەڵ خۆیان دێنن لەو سنتەرە ڕۆژنامە دەخوێنەوەوانە کەسە بە ئەزمون و شارەزاکانی نەوەکانی ڕابردوون کە لێرەن ئەوە کەسایەتێکی پڕ لە ئەزمونیان هەیە
هەڵبەتە لێرە جگەلەوەی کە ڕۆژنامە دەخوێنەوە هەروەک باسم کرد پەرتوخانەیە کتێب دەخوێنەوە یاری دۆمینە دەکەن لەگەڵ یەکتری و باس لە بۆ نمونە هەندێک بابەت دەکەن کە لە سەردەمی خۆیان ڕوویان داوە باس لەو کات ساتان دەکەن کە پێدا تێپەڕێون هەڵبەتە جگەلەوەی کە سنتەری خانشینانی هەولێر تایبەت بە پیاوان بەڵام لە ماوەکانی ڕابردوو بەردی بناغی پرۆژەی سنتەری خانشینان بۆ ئافرەتانی دانراوە لە ماوەیەکی نزیک ڕەنگە تەواو بێت کە ڕۆژانە نزیکەی 150 خانشین لە شاری هەولێر سەردانی ئەم سنتەرە دەکەن وەک خۆیان دەڵێن بە ماڵی دووەمی خۆیان دەزانن و دێن بۆرە بۆی کە ساتێک ئارامی وەربگرن. بەڵێ شەیما سوپاس بۆی کە ئەم بەیانیە کەشێکی جوان و پڕ ئەزمونت نیشان داین بە هیوای تەندروستێکی باش و سەلامەتی بۆ هەموو ئەندامانی ئەو سنتەرە بۆ هەموو ئەو کەسانی کە سەردانیەوەیەکەن سوپاس شەیما. بەڵێ مامۆستا بەردەوامە بین ئەو ئەندامانی کە لەوێن بە چۆن ئەتوانن بێنە سنتەرەکە یاخود چۆن بوونەتە ئەندام؟ شروعی ئەندامبوون لە سنتەرەکەمان ئەوەیە یەکەم شت دەبی خانەنیشبی ئەگەر بێت و نازنامەی خانەنیشی نەبیتن ئەمە وەری ناگەین بەڕاستی چکو شوێنەکە بەس لە بۆ خانەنیشینانە دووش کە دێتن لەگەرەوەش دوو ڕسمان لە بۆ دێنی دوێنەمان لە دەینیتن دێتن ئیستمارەکە پڕ دەکەینەوە لە بۆی کە ئیستمارەکەمان پڕ کردەوە هەوێکەی دەرهینا هەوێکەی لە بۆ دەرچووکە کە هەوێکەی لە بۆ دەرچوو ئەوە بۆ ئەندام لەو سنتەرە. باشە هەر ئەبێ ئەو ئەندامانش سەردانی ئەو سنتەرە و باغە بکەن یاخود شەر نییە کەسانی دیکەش تعلیماتەکەیمە ئەوەیە بە هیچ نەوعچینارە هیچ کەسێک بێتە ژوورەوە ئیلا ڕۆژی پێشەمان دەتانی هەر خانەنیشین میوانێک لەوە خۆی بینین لەبەرەوەی بەڕاستی خەڵکەی زۆر چاوی لەو جێیە شوێنەکە شوێنێکی جوانە و خۆشە لە ناو شارە ئەگەر ڕێ بدەینە خەڵکی تر بەخوا چەند کەسەیە لە هەولێر لە ناو کە دێتە ناو لای باغی شار حەزی لێ بێت سەنتەرەکەمان بکە سەنتەرەکەشمان بەڕاستی ئەمە بە شێوەیەکی ڕێکوپێک ڕێکمان یەخستیەوە و پاک و خاوێن تازە لە وێنەکان دیتت معدل دەشورێ و پاک و خاوێنە چکۆی مەتە مەرمان گەورەیە خوانەکەرانی پیس بژینە زوو معڕەزی نەبەوەی تووشی نەخۆشی بین بۆیە ئەگەر ئەو کەسێ هەوێ وێندەری نەبی و ناسنامە وێندەری نەبی ناوەڵا حتا ڕۆژە برادر لێ معزز بوو برادرێکی لە هاتبووە لە ئەوروپا هات گوتی کاک سەید ڕۆژی دووشەم و گوتی لەگەر خۆم بین مەژورێ لە مێژە ناتەوە گوتم وڵای دەبێ عەفوم بکەی برادریشم و یعنی لێشم مامۆستا دەرفەتێکی وانایەن بۆ خەڵکەوە و کەشە خۆشەتان دروست کرد و ئەوانیش لێی بێ بەش نەبن بەو خوای لێ دەترسین لێ دەترسین دوای بچگوزانی ئەگەر دێتت خەڵکەکی دیکە بێتە ژۆرە دوای دەبێت چاو لێکەری بەڕاستی دەترسێ ئەزمونەکەمان لێ تێک بدەن لەوا ترسن کە قەرەباڵغێکی زۆر نەتوانن کە قەڵەباڵغی کە تێوێن دەرێ بچینە ئەوانی خانەنیشن مرتاح نابن نەفسیەن زەوەکی ئێستا هادی خۆشانەیە نامانە لێیان تێک بدەین. باشە مامۆستا پێشەوەی بچینە سەر بابەتێکی تر حەزەکەم پێم بڵێ بە کێ وترێ خانەنشین هەر ئەوەی کە وەزیفەیەکی تەواو کرد و تەمەنێکی تێپەڕاندووە؟ نە شەردێ ئێستا هەیە گەنجە بەڵام بە ئەسباب صەحیح ئەوە تەقاعود بووە خانەنیش کرایە ئەمە بەس شەرتی ماوەی هەوێکەی هەبی ناسنامەی خانەنشینی لێ دەرچووی لە بەڕێوەبەرادی گشتی خانەنشین زۆر شەر نییە ئی کوردستان مستەمایتمان مەسەلەن تابعی عێراقە مووسڵە بەغدایە ئەمبارە بەسڕایە ناسریە میمێنە کە ناسنامە چێبی لەسەری نووسراوی خان ناوەڵستا گەنجمان هەیە. ئێستا چەند ئەندامتان هەیە؟ ئێستا بە حدودی 3000 زیاترمان هەیە. 3000 بەڵام هەر 3000ەکە سەردان ناکەن ڕۆژانە لە حدودی 400 هەتا 700 هەتا 800 کەس خاستن ڕۆژی شەمان بە حدودی بچینە 1000 کەسیش دێتە سەردەرەکەمان یانەوەی لێ دێ شوێنی دانیشتنمان نامینێ. باشە مامۆستا لە ڕێم سنتەرەوە هەوڵ نەدراوە بۆ نمونە لە کەرتی تایبەت بێت لە ڕێکخراوەکان بێ لە هەر لایەنێکی دیکەوە بێ سوود لە ئەزمموی ئەو ئەندامانە ببین یان ئەو 400 نزیکەی 400 کەسی کێنە ئەوێ بۆ بابەتێک بێ بۆ لێکۆڵینەوەیە بێ لەسەر ئەو کار و پیشەی کە ئەوان کردویانە وەڵاهی بەداخەوە هەتا ئێستا هیچ مرکزەکی برین ڕێکخراوی ینی ڕێکخراوەک بیتن یان دایرەکی ڕسمی حکوومەت بی یان شبە ڕسمی بی ڕۆژێک یەکمان نەدید کە بێتن پێمان خۆشە چکووا من هەیتم وەزیرە هەیتم عەزوو پەرلەمانە هەیتم حاکمە هەیتم هەموو مامۆستایە هەمووی بە ئەزمونە هەمووی یعنی ئێستاش حەیەوە و نەشاطی مایە بەڵام کەس نییە لە دەرگای بدەبرێ هەر بەبێ ئەوەی کە بێ مقابل بەس عەز دەکا ئەو خێبڕەیە کە هەیتی ئەو چەندەها ساڵەکە خڕی کردەوە لە بۆی یعنی ئیستفادە لێ بکەن بەس بەداخەوە هەتا ئێستا هیچ چالاکیێکیشتان نییە چالاکی دەکەین چالاکی وەرزشی دەکەین لێن دەرێ چالاکی هونەری دەکەین پارە ئەو وەختانە مانجی هەشت بوو خیوەتگایشی لێدەوانیمان لە بۆ لێدەوانەکانی کە بە تەمەن کردەوە
زازان چاڵاکی هوەری و چەند بەعرەزێکی تەشکیلیمان کردی ئەوانی کە برێن خانەنیشن لە ماڵەوە وێنەکانی هەڵواسیە دەینن لێن دەرێ وەکو پیشەنگایەک لە بۆیان دەکەینەوە بەرەوەڵە چاڵاکیمان هەیە. مامۆستا ئەگەر بین وشەی خانەنشین ڕوون بکەینەوە ئایا ئەو وشەیە ئەبێتە مقابلی ئەو کەسە ئەو خزمەت و ئەزمونەی کە هەیەی خانەنشین واتە ئیتر لە شوێنە کامێنێتەوە دانیشێ ئایا ئەمە وایە یاخودە ناونیشانەی زۆر هەڵەیە یعنی بەڕاستی ئەو ڕێزگرتن نییە پاش کابراایەک کە 40-50 ساڵ خزمەتی وەزیفەکەی خۆی دەکەیان نیشتمانەکەی خۆی دەکات دەبای ئەو ناوە لێنێنێت خانە نیش بچێت و گوتنیانی بڕۆ لە خانەکەت لە ماڵەکەت دانیشە بەڕاستی داوا دەکەم لە بەرپرسان لە حکوومەتی کوردستان لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین ئەو عینوانەی هەگرن چکو بەڕاستی کات و زۆر کەسەیە کە خانەنیش دەبی لەگە ئەو عینوانە بەڕاستی تووشی حالەتەی نەفسی دەبی دادەمرێت لە مالێ دەکەویتن و هەڵیش ناستەوە بەڕاستی پاش ماوەی جێمانە دەبی دەێن فرانکە کەس ئەمری خۆی کردیە هەموو لە ئەو ناوەی ناکە بەڕاستی ناوەکی شایستە نییە ڕاستە لە کاتێکا کە ئەبینین من ئێستا هەر ئەم بەیانە کە بینیمان لەناو ئەو باغە ئەو کەسانە ئەو کەسە بە ئەزمونانە توانا و یاخود بڵێ وزەی دەیان گەنجی هەیە کە ئێستا لە ناو جێگاکایەتی هەڵنەستاوە لە خەو کە بێبەشە بێت لە هەوایەکی پاکی بەیانیان لە خوێندنەوەی ڕۆژنامەیەک لە دانیشتن لەگەڵ برادر و هاوڕێیان و کۆڕ و کۆبوونەوە و پەیوەندیە کۆمەڵایەتەکانە کە ئەمە ئێستا لە زۆربەی زۆری گەنجەکانایی بینی مامۆستاوە هەبێت بەڕێز شارەکە زۆر لە زێتی دەیان با نەرێن مەهنەکان نەرێن نەبادە پێیان ناخۆشبی هەر کەسە لە مەنەی خۆی دێ کە شتێکی لێ عاسێ دەبی دێتن یەکسەر دەچی لەکرد مەسەر برێن لە برێ میسا دەرێن یاسایی قانون کە مەحامیەک شتێکی لێ عاسێ دەبی دێ لەوێن دەرێ دەیان مەحامیمان هەیە و حاکممان هەرێن دەردێ دەزانی ئەزمونەکە لە کنەویە یعنی جوابەکە لە کنەویە بەس بەڕاستی نەدەبایە بەعام بەو شێوەی تەمەشای خانیشی بکەن دەبایکی جەتازە پرسیارەکەی زەناو پێشێ دەبایە چ وەکو حکوومەت چ وەکو ڕێکخراوەکان هەر یەکە لە اقتصادی خۆی بەهاتبانێ لەو خانەنشینانێکە خێبڕەکی زۆرانوەیە بێن ئیسفادە بکە نیسان دەرێنەوە هەموو خانەنشینەکان بدون مقابل بەس پێیان خۆشە ڕۆژێک بێن لە کنیان دانیشن مامۆستا زەحمەت دەبی لەو پسپۆری خۆت ئەو پرسیارەمانیان ئەو بابەتەمان هەیە بۆمان ڕووکەوە زۆریان پێخۆشە بەس بەڕاستی ڕێزم لە بۆ گەنجەکان دەرێن ئەمە هەینە و ئەوانە تازە بە ساڵات چوونە چیان پێ نییە بەڕاستی بەداخەوە ئەوان حەدری و سەرمایە نازانن مامۆستا هەمیشەیەوە ئەو هاوتەمەنانەی بەڕێستان و ئەوانی دیکەش کەسە بە ئەزمونونەکان سەرمایەکی گەوران بۆ کۆمەڵگە و بۆ وڵاتەکەشمان بە هیوام تەمەند درێژ بن هەمیشە ساغ و سەلامەت بن سپاس گام بەیانە بەرنامەکە دەوڵەمەند کردین سپاس بۆ ئەزمونەی کە پێشکەشی ئەمەت کرد زۆر سپاسی کەنالی 24 دەکەم بەڕاستی ئەنگۆ عەرەب گوتنی سەباقن زوو هەر ساڵاچێکەمان هەبینین تەمەشا دەکەین ئەوەل تەلەڤیزیۆن کە لەوێ کە ئازە دەبی 24 هیوادارین خزمەتێکمان بەو ئەزمون و خزمەتە دوور و درێژ و گەورەی ئێوە کردبێت سپاستانەکەین زۆر سپاس زۆر سپاس